بینەرن بەڕێز خۆشتەوی ئەف دەمەوە باش بیتن سەڵاف الوەبن vê carî jî hatîne xizmeta wên berês bû pêşkêşkirina xelekeka dîş bernamê ib Kurdî ayîn komkirina ciwaniyan e zor car me guh jêbûye ku wesatiyet û navendgîrî salûxetekê serekiyê ayînê îslamê ye zor car jî pênasên ciyawaz bû wesatiyetê û navendgîriyê hatîne kirin û têne kirin jî lewra et heleqa ev cara li bernamê bi Kurdî et ڕوانگەها ئایەت و فەرمودên پێغەمبەری سەڵاف سەر بن dê temaşey vê mijarêkên ka çawa hatiye bihezkirin û çawa şirûve bû hatiyekirin û û çi şêwas işmara hatiye arastekirin ev babete dê hête gengeşekirin digel zor berês mamoste Abdurrahman Sedîq navê xwe navê we xêratneka germ canavê Seyda hêtkên zor bixêr bê mamoste hêja wesatiyet an ku navendgîrî du peyvin gelek hêne guhên me hemiya em hemî behsa vê çendê dikein belê ya giring ew e ku niha em bizanîn zaravê nêvendgiriyê an jî wesatiyeta ayînî çi mecna bû heye û çi digehînît û çi şmed vêtin بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان وەختێک کە تەماشای قورئان دەکەی ئەگەی بە زۆر ئایەت وەکو بەینە السەمائی وەلئەڕضی بەڵێ کە بە کوردی دەڵێ لە نێوان ئاسمان و زەویدا وایە باشە یا دەگەیتە ئاەتێک فەحکم بەینە الناس بەڵێ بەینە لەوێ بە معنای چی دێ بە مانای لە نێو چونکە ناس کۆیە بەڵێ مانە ئێمە لە نێوان دوو شتدا بەراورد بکەین ئەڵێن ناوەندێک هەیە ئەڵێن لە نێوان یەک و دوو ئاها لە نێوان ئەگەر شتێکی زۆرمان هەبێ ئەڵێن لە نێو کۆمەڵگەدا بەڵێ ئەم حاڵەتە مەسەلەن سێرەکەی لە زمانی ئینگلیزی ژوا ئەڵێن لە بینی لە نێوان دوو شتا بەراورد بکەن ئەڵێن بتوین لە نێوان زۆر شتدا بڵێن ئەڵێن ئەمۆنگ ینی کورد ئەیکاتە لە نێوان و لە نێو ینی لە نێوان دوو شتدا ناوەندێک هەیە لە نێو کۆمەڵێ شتدا سنتەرێک چەندێک چ فەلسەفەل پش هەیە ئەمە هیچی وەسەتیەت نییە ئەدی چی ینی لێرە پرسیارەکە ئەوە دروستە بێ کەواتە ینی لە ڕووی شوێنەوە لە ڕووی زەمانەوە دەکرێ بڵێ لە نێوان چۆن ئەڵێ ساڵی لە نێوان ساڵی 2010 و 2020دا چی هەیە 2019 هەیە وایە بەو شێوازە یان مەسەلەن وەکو بڵێ لە نێو چل قوتابیدا لە نێو چل قوتابیدا یەکێکیان یەکەمن ئەوە وەکو بڵێ وەسەتی هەمویانە کەواتە ئەمانە خۆی نییە یا لە ڕووی ئەوە لە ڕووی زەمانەوە لە ڕووی مەکانەوە مەسەلەن بڵێ چۆن بەمانایەک لە ماناکان بڵێ لە نێوان دوو شاردا شاری فڵان هەیە ئێوایە لە نێوان ئەو شارە و ئەو شاری دیکەدا کە دەڕۆی وانە نمونێ بێن بەڵێ لە هەولێرەوە بۆ کەرکووک لە نێوانیدا شارۆچکەی بەلێ پرۆمەسەتیەتی ناگەهێنیت ئەمە ناگەێنێ ئەم لەعنیکاتە ئەگەر لە ڕووی شوێنەوە گوتمان لە نێوان هەولێر و کەرکووکدا شارۆچکەی پردێ هەیە ئەوە بەمانەی وەسەتە بەس ئەم وەسەتەی قورئان ئەوە نییە کوردەواریی دادبێژن هەر دارێکێ تو نیوێکێدا بگری تو یە سەرکەفتی توێ چەندێدا ئەوەش وەسەت نییە ئاسان ئەوە یەکێکە لە عیبە یعنی سێری کە هەندێک جار چی دێ دەڵێن فڵانە کەس دارێکی لە ناوەندەوە گرتووە یعنی بێ هەڵوێستە یعنی بێمەوقیفە بینیت کەواتە ئەمانە هەمووی وەسەتیەت قورئانە ئەوەندە جوانە غەدری لێکراوە بەم شتانە کە وەکو تۆڵێتە وەسەتیەت قورئان و پیرۆزدا چ سێریکە کەواتە ئەوەی کە خەڵک پێ ئەڵێ وەسەتیەت پێچەوانەی ئەوەی قورئانە نمونەیەک ببێنم یەک و دوو سێ لە نێوان یەک و دوو سێ ناوەندەکەی دووەکەیە لە نێوان یەک و سێدا دوومان هەیە کەواتە تۆ ئەڵێم یەک یا دوو یا سێ هەمووجا پرسیار هەیە ئەڵێ ئەوە سێ پرسیار هەیە ژماری پرسیارەکان یەک و دوو سێ تۆ چی دەوێت تۆش دەخۆتەوە وەکو خەڵک زۆرجار لە پێشبڕکێکان ئەڵێ خەیر الئوموری ئەوسەتوە ئەڵێ چی دەڵێ دەڵێ دووەکەم دەوێت هەڵبژاردننی دووەکەمانەی چی بوو یعنی یەکەکەم ناوێ و سەیەکەشم ناوێ ئەو جۆرە وەسەتیەتە ئەوە خۆی نەبوو هەر ئەوەی قورئان نییە بۆ چونکە یەکیشی ناوێ و سێی ناوێ دوانی حەزفەکە دوانی لا ئەدا دووەکەی ویستووە وانە کەواتە ئەمەشمان نوویست شتێکی تر بەمانەیەک لە ماناکان دەڵێ فڵانە کەس کەسێکە زۆر بێدەنگە یەک وشە لە دەمی دەرناچ ئەمە چۆن وا بێ قسەیە بکە دوو قسەی خێر بکە فڵانە کەسیش ئەڵێ یعنی بە دەقیقەش ناوەستی هەر قساکە ئەڵێ ئەمە کامی باشترە وەڵاڵێ نە ئەویان و نە ئەویان ینی ناوەندێکی هەلبژێرە ئەوەش تەبەن هەر ئەوە نییە
بۆ چونکە ئەویان دوو صفات ینی بێدەنگەکە هەر بە تەواوەتی خراپە و زۆر قسەکردنەکەش هەر خراپە لە نەتیجەدا ئەو ناوەندەش هەر نابێتە ئەو وەسەتیەتە بۆچی چونکە ئەوی قورئان باسێکە وەسەتێکی حیسابی نییە کەواتە ئەو وەسەتە نهێنیە وەسەتیەتێ چ تش دەخود بینیت ئەوەی کە تۆ کردت بە ناو نیشان ئەڵێ ئاین کۆکەرەوەی جوانیەکانە ینی بە مانای ئێمە کە ئەڵێن دوومان دەوێ یەک و سێمان ناوێ شتێک ترمان هەبوایە بماوەتە لە نێو یەکدا شتێکی جوان هەیە لە نێو سێدا شتێکی جوان هەیە و ئەو دوو جوانە کۆ دەکەینەوە شتێکی ترمان دەوێ بۆ نمونە لە ڕووی ئاینیەوە ئەویان خۆی بچ پیڤەر ئەم دەوێزانین کوکردنا جوانیایە وەسەت ڕاستە کەواتە هەموو ئاەتەکانی قورئان تەماشاکەی بۆ نمونە خدا دەفەرمێ ولا تجعل يدك مغلولة إلى عنقك يعني بكردية لن دستدوانه به ولا تبسطها كل البسط أو هاج نبي كواتا هردوكي أم دوانا منبوزة هردوكي بمعنى بيزراوة هردوكي خدا نايوه كواتا بين قصبكين كواتا رجدي وبخيلي ورزيلي أو دالين لكردواري صفتيكي خرابة وايا خو إسرافيش صفتيكي خرابة كواتا ببي قرآن نرجدي وبخيلي ورزيلي كقبولة نا دەست بڵاوێکە ناوبەرەوان هەردوو سیفاتین خەلەتدا کوکردنا باشیە دی چ دەخەر ڕاستەکەی کەواتە قسەکە جوانە ئەمە خۆ دوو سیفەتی خراپن ئەگەر بڵێ ئەوم ناوێ ئەوم ناوێ ئەوە وەسەتیەت نەبوو ئیسلام چی دەکا وەسەتیەت مانای چییە لە ئایندا دەڵێ ئەم کەسە کە ڕژد و بەخیل و ڕەزیلە هیچ سیفەتێکی جوان هەیە وای لێ هاتووە دەڵێن بەڵێ دەڵێن ئینسانی بەخیل ئینسانێکە هەمووشتی بە وەرەقە و بە قەڵەم و بە حیساباتە و وردەکاریەکە کا بزانێت چەندی سەرف کرد و چەند ڕۆشت و ئەڵێن ئەوە دینارێک باوکێتی و دینارێک دایکێتی و وردت سەرفکردنیدا ینی خۆی سیفەتەکە بە کولی جوان نییە بەس سیفەتێکی جوان لە لای ئینسانی ڕژد و بەخیل کامەیە دەفتەر و قەڵەم و حیسابات چەند ڕۆی چەند هات مەسرف چۆن بوو چۆن نەبوو ئەم سیفەتە وەرگرە لای خۆت دێنی باشە سیفەتە خراپەکەی ترچیە کە دەست بڵاویە بەجارێ ئەم دەست بڵاوی کە حیساب بۆ وەرەقە و قەڵەم ناکە هەی بوو بە یەک دقە هەمووی سەرفەکە و ئەیخوا ئەمە چه سیفەتێکی جوان لێرە هەیە هەموو خراپە بەس لە نێو ئەمەدا شتێک هەیە شتەکە چییە ئەم ئینسانە گیانی بەخشینی هەیە گیانی بەخشینی تێدایە بەس خراپ بەکاری دێنێ هەرچی کەوتە بەردەستی هەمووی سەرف دەکە وایە ئەو گیانی بەخشینە لە دەست بڵاوەکە وەرەگری لەگەڵ ئەو حیساب و وەرەقە و قەڵەمە لە بەخیلەکە وەردەگری تێکەڵی دەکەی بەخشین کۆ وەرەقە و قەڵەم و حیسابات شتێک دەرچوو لە قورئاندا پێی دەوترێ سەخی کە پێغەمبەر فەرمووی ئەسەخی و قەریب من الله ئەمە چی بوو پێی دەڵێن هەڵوێستی سێم پێی دەڵێن لە نێو دوو خراپدا لە خراپی یەکەم باش لە شوێنێکدا باش و خراپەیە خراپەکانی لادەی باشی نێو خراپەکە وەرگرە لەوەی تریشانە باشی نێو ئەو خراپە وەرگرە ئەو دوو باشە لە یەک دەستیفەتێکی تازە نمونێتونەوە بینی هەندێک نمونە هەنە دوو نمونانە هەردووک ژیت خراپن و هیچ باشیەک ژیت ناودانایەتە دیتن هەموو تێدایە ئەبێ بدۆزینەوە سێریکە نمونەیەکی تر چییە ئەمە پێغەمبەر درودی خوای لەسەر لە سەحابەکانی خۆی زۆر بەوردی ئیشی لەسەر ئەمە کردووە نمونەیەک ئێستا دێمە سەری یەکێ لەو نمونانە ئینسانی ترسنۆک دوو لە ڕۆی تۆ بینەران ئینسانی ترسنۆک خراپە ترسنۆک خراپە بەس علمی نەفس و زانستی دەروون لێکی داوەتەوە دەڵێت ترسنۆک ئینسانێکە بۆچی ترسنۆک هەستە خۆ پاراستنی زۆر ئافرین ئەڵێ زیاد لە ڕادە عەقڵ بەکاردێنێ دەڵێ ئەگە بچمە دەر ئاوایە ئێستا بارودۆخ وایە ئێستا نەخۆشی فڵان هەیە بڕۆمە دەرەوە ئەو شوێنە قەڵەباڵغا یعنی ئەو ترسە لە زیاد بەکارهێنانی عەقڵەوە دێ زیاد بەکارهێنانی عەقڵ یعنی بە معنایەکی چی بە معنای ئەوەی کە حیسابی ورد بوو هەموو شتێکەکە لەبەر ئەوەی ئینسان ترسنۆکە بێ ئەڵە پلی گەرما سفرە ئێستا بچمە دەرەوە ئەنفلۆنزایە نازام چیم توش دەبێ ئەوم توش دەبێ ئێستا ئاستی شەڕەکە بەو شێوازەیە دوژمن ئەوەی هەیە ئەوەی هەیە من بە چەکێکی بەسیتەوە ناتوانم مانە بەشێکی ڕاستە بەلێگە تەماشای قورئانیشی بکەین تەیدا بێ ئەختێنیناکەتن خذوا حذركم فانفروا ثبات وانفروا جميعا بەڵێ کەواتە مەبەستم ئەم سیفەتە لە ئینسانێکی ترسنۆکدا چی هەیە سیفەتی زیاد بەکارهێنانی عەقڵ و لێکدانەوەی لە ڕادە بەدەر باشە ئەم سیفەتی وەرگرە داینی باقیەکەی تری خراپە لەو لاشەوە کەسێک تەیە کورد پێڵێ هەڵەشە و هەڵچوو یعنی متەهەویر عەرەب دەڵێ یعنی چۆن بە دارێک و پەلاماری دەبابەیەکەدا ئاخر بە دارێک و پەلاماری دەبابە نادرێ ئەمە ئازایەتی نییە ئەمە پێڵێن فڵانە کەس هەڵەشەیە متەهەویرە بە عەرەبی دەڵێن بە کوردی دەڵێن هەڵدەچێ و دەڕوە ئەمە چییە ئەمەش جۆرێک لە ئیقدام و با کوردی خۆڕە پێشدان و چوونە پێش و خۆبردنە پێشەوەی تێدایە گیانی خۆبردنە پێشەوە و خۆڕە پێشدان لە ئینسانی هەڵچوو هەڵەشە وەردەگری لەگەڵ
جانی بەکارهێنانی عقل لە ترسنۆک وەردەگری عقل و ئەم خۆڕە پێشدانە تێکەڵ دەکەی شتێک دەرەچێت لە ئیسلامدا پێی دەڵێن شەجاعەت کەواتە چۆن ئاین کۆکەرەوەی جوانەکانە پێغەمبەر ئەم وەسفێکرە مە قسەی من نییە لە پێغەمبەریان پرسی لەو حەدیثەی کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی دەکا یا رسول الله وەسەط چییە؟ فەرمووی الوەسەط العەدل العەدل بمصطلحی ئەو جا بۆ ئێستا بهێنا پێوترێ معدل عدل بمعناه خو عدل نك يعني معناه عدالة العدل يعني معدل يعني شلون معدل يعني محمد درودي خوای لەسەر کۆکەرەوەی جوانی هەموو ئاینەکان ئاینەکانی تر ناشرین بوونە نا جزئێک لە هەموو ئاینەکانی یا جزئێک لە هەموو ئەو ئیسلامی پێغەمبەرانی پێشی محەممەد درودی خوای لەسەر هێناویانە چییە؟ بەشێکی موقتە لەگەڵ ئەو زمانەیە کۆتایی بەو ئەحکامانە هو أقرب للتقوى پەیوەندی پێ بەهەیە بەڵێ کەواتە بەو معنایە دێ کە بەشێک لەو بەشێک لە پەیامی ئادەم بەشێک لە پەیامی نوح بەشێک لە پەیامی هەموو پێغەمبەران بژمێرە بەلای کەم ئەو 25 لە قورئان هاتووەتە باسکردن بەشێک لە پەیامی هەر یەکەیان دائیمیە کە تەوحیدە و کە ڕازگۆیە و صیفەتە دائیمی هەمیشەیەکانە کە پێویستە وەکو ئەخلاق هەمان بێ ئاین و ئەخلاق بەشێکیشی هەندێک بیر و چۆنەڵێ هەندێک با بڵێم مەوعیزە و هەندێک ڕێسا و یاسای تایبەت بۆ بە 2000 ساڵ لەمەوە پێش چەند هەزار ساڵ لەمەوە بەرەوە بە کەڵکی ئێستا نایە کەواتە کۆکردنەوەی گشت ئەو شتە هەمیشەیانەی لە پەیامی ئادەمەوە هەیە تا ئەگاتە محەممەد کۆی دەکەیتەوە ئەوە الوەسەط و العەدل بۆیە ئەم پێغەمبەرە درودی خوای لەسەر لە پەیامەکەیدا و کە قورئانە باسی ئادەم هەیە باسی ئیدریس هەیە باسی موسا هەیە باسی ئەیوب هەیە باسی عیسا هەیە باسی موسا هەیە باسی ئەیوب هەیە باسی نوح باسی هەرچی دەژمێری لە 25 پێغەمبەر سێرەکەی لێرەدا بۆ دەرکەوت کە ئەمە باسیە جا بەڵگە لەسەر ئەم قسەی من چییە؟ ئەم ئاەتێک کە لە قورئاندا دەفەرمێ وەکەذلك جعلناكم أمة وسطا ئەم ئاەتە تو ئەوە وەریگرە پێشی وەرگرە و پاشی وەرگە چکڵەن ئاەت لە سیاقی خۆی دەریمێنە پێشی ئەوەی خوددا باسی ئەم ئاەتە بکە باسی قیبلە دەکا ئەفەرمێ خەڵکانێک دەڵێن ما ولاهم عن قبلتهم التي كانوا عليها هەڵێ مسلمانانە پێشتر ڕویان لە بەیت المەقدس کرد ئێستا خێرە گۆڕیان خوددا پێگوتن بیگۆڕن ڕووبکەنەوە کەعبە باسی بوو باسی قیبلە بوو سەرەتا ڕوو لە بەیت المەقدس یعنی کەئەنەوە تۆ يعني ڕوو لە شوێنێکەکەی کە شوێنی موسا و عیسا بۆ سەلامی خۆیان لەسەر باشە ئەو جا لە ناوەندا خوددا دەفەرمێ وەکەذلك جعلناكم أمة وسطا اینجا لە دوایەوە جارێتر دەفەرمێ وما جعلنا القبلة التي كنت عليها إلا لنعلم من يتبع الرسول ممن ينقلب على عقبيه ئەمە مانای چی بوو؟ مانای سەرەتا ڕوو لە قیبلەیەکەکەی کە موسا و عیسای لێ بووە بەیت المەقدس کە دێیتەوە بۆ کەعبە هاتیەوە بۆ چی؟ هاتیتەوە بۆ ماڵی ئیبراهیم میلەتە ئەبیکم باوکتان باوکی پێغەمبەران کەواتە خوددا بۆیە داوای لێکە ڕووبکاتەوە کەعبە بینای ئیبراهیمە موسا و عیسا و هەموو پێغەمبەرانی تر دەبێ بگەڕێنەوە بۆ لای چۆ بۆ کۆکەرەوەی جوانەکان کە ئیبراهیمە سەلامی خوای لەسەر ئیسلامی کۆ کردوێتەوە هو سەماکم المسلمین من قبل بەڵێ ئەگەر تو نەهاش ڕووی لۆژیکیان کوش ڕووی واقعی تەماشای بێ مەسەلە بکەی مامۆستا دەبینی مەسەلەن کەسێکە هەلگرێ ئایدیاکە فکرێکە بیر و بوچوونەکە قەناعەتەکە هەمی جار خدانێ vê qenaetê wesatê digihîtin ku ew yê wesatiyetê da an ku wekû Cenabê te gotî wî başiyên hemî rexekê xwe da kom kirîn xerabî jî was li hînaye کەواتە خوددا بە ئێمەی فەرموو ئێوە بۆ ناونا ئومەتی وەسەط سەبەبێکی هەیە لتەکون شوهداء على الناس يعني ئەمە چۆنە بین بە شایەت بەڵێ ئاەت وەک دروشم vêt bêjît بەلێت واقعدا ئومەتا ئیسلامê biye wesat نه ئەوە ئەبێ زۆر بە وردی ئێستا ئەوە چ دگەهێنیت ئەوە دەگەێنێ کە ئێمە لەمانای وەسەطیەت تێنەگەشتوونە چونکە خوددا وا دەفەرمێ 1400 ساڵ کێمە هەگەر لێ تێبگەهین پێشمان تێگەشتوونە ئێستا باسی ئەم سەردەمە دەکەین ئەم سەردەمە ئەم ئومەتە لتەکون شوهداء على الناس يعني چی لتەکون ويكون الرسول عليكم شهيدا يعني چی هەر کەسێک بیەوێ شوهداء بێ على الناس يعني دەبێ سەردەمە سەری ئەم ئومەتە ئایا ئومەتی وەسەتە ئێستا بە پێی قورئان نە بۆچی چونکە ئومەتی وەسەط ئومەتێک نییە دوژمنی ئەوانی دیکە بێ خوددا قیبلەیەکی بۆ دانا گەڕاندێەوە سەر ئیبراهیم وەسەطیەتی ئیبراهیمی لێرەدا ئەبێت چی بکەین ئەگە من و تۆ وەسەطی جوان جێبەجێ بکەین چێکەین دەڵێن لە پەیامی هەموو ئاینەکانی سەر ڕووی زەمین هەرچی ناوی ئاینە لە سەر ڕووی زەمین هەرچی ناوی ئایدیایە لە سەر ڕووی زەمین نابێت دوژمنی بین دەڵێن با بگەڕین لە نێو هەموو بۆی بیر و بۆ چوون و ئایدیایەکە لە نێو هەموو خاوەن ئاین و ئاینزایەکدا جوانێک لە جوانەکان دەربینین ئێمە ئەو جوانیە لێ ببینین کۆی ئەم جوانیانە کە کۆ دەکەینەوە لەگەڵ یەکە ئاشتی دروست دەبێت شەڕمان بۆ دروست بەڵێ فەلسەفا ئیسلامی دانابژیتن کە ئیسلام هات هەموو ئەدیانێ دیتر نەسخ بوون منیش پێم گوتی ئاڵلقەکانی پێشوو کە خوایەک ئاینیە هەر ناوی ئیسلامە ئەو ئاینە کە نوح وتی وئینەنی من المسلمین
نوح وتی کەواتە ئێمە لە نوحەوە هەر ئاینێکمانە پێ دەوترێ ئیسلام ئەم تەفەڕعاتانەی ترکە لێی جا دەبێتەوە هەمووی مەزاهیب و هەمووی بیر و بۆچوونی فەرعین جا بەسم کرد کەوتم ئاینەکان لە خاڵێکدا هەر سەرەکین ئەوەی ناوی دین بێ دین و ئایدۆلۆژیا بەچی جیاکەیتەوە ئایدۆلۆژی حەقی بە قیامەت و شتەوە نییە بەس دین دوشتی تایە کە هەر مشتەرەکە وتمان لە ئەڵقەی پێشوو یەکێک ئیمان بە خوددا دوو ئیمان بە ڕۆژی دوایی ئەم دوشتە لە دینانە بێ پێ ناوترێ دین کەواتە مەبەستم ئەوە بوو کە خوددا لە قورئان دەفەرمێ من ئەوسەتی ما تطعمون ئەهلیکم یعنی ئەوە مانای چییە ئەوە مانای وایە تۆ وەسەتێک دیاری دەکەی لە ماڵی خۆتدا دەزانی لە ماڵی خۆتا معدلی خواردنی ڕۆژانەی تۆ چەندە لە ماڵێک بۆ ماڵە دەگۆڕێ کە دەفەرمێ قالە ئەوسەتوهم خۆ نابرا ناوەنجەکەیان یعنی عاقلەکەیان و زیرەکەکەیان و باشەکەیان و کۆکەرەوە سیفەتە باشە پێشی بچینەت ناف ڤۆکسپۆ دەما مستەمە دەبێتن تەوەری دوێژی ئاماژێ پێ بدەین ئەگەر کورتیژی بی چونکو دەمێمە کێمی مای بۆ ڤۆکسپۆ بێ ئەم چەوە مفای و سوودی ئلزاراوێ نێوەندگیری و وەسەتیەتێ وەربگرین لە ئاستی کوردەواری بڵێ پێویستیمان زۆر پێێتی چونکە لەبەر هۆکاری ژینگەی لەبەر هۆکاری سیاسی ڕابردوو و هەمیشە دەڵێم ئێمە ینی ئێمە لەو گەلانەین گەلی کورد لەو گەلانەین کە معدل وەرناگرین چۆن دەڵێ کۆی سیفاتەکان وەرناگرین باشیکن بە دلیلی ئەوەی کە بە بەڵگەی ئەوەی کە ئێمە لەگەڵ یەکە ناتەبین لەگەڵ یەکە ناتەبابوون بە جۆناتان ڕاندل لە کتێبی ئومەتون فی شقاق مەسەلەن نیکیتین ڕۆژەڵات ناسی ڕووس هەموو ئەمانە دەڵێن یعنی کورد ناوەندی نییە بە معنای نەک ئەو ناوەندە یعنی کۆکەرەوەی باشەکان نییە لەبەرچی یعنی یەکێکمان ڕق لێبێ ڕقمان لێتی تازە حتا بەرگی قورئانی ژەبەر کاڵین ئەوە فلانە کەسە وای کردەوە ڕۆی یەکێکیشی خۆش بوێ وای خۆش دەوێ خۆی بەخت دەکات لە پێناویدا ئەبینی گۆرانەکانیش تەماشاکەی لە ڕووی دەرونیەوە یعنی کە باسی خۆشەویستی دەکات بۆی دەتوێتەوە دەڵێ پێ بنێ بەسەر چاویشمە وایە دوایش کە جابوونەوە سەد قسەی ناتۆرە و شتی خراپی پێ دەڵێ یا لە ڕووی سیاسیە ئێمە بە حزبێک دەڵێن خائین بە حزبێکی تر دەڵێن نیشتیمان پەروەر لەسەر چی مەقتەعی کۆی هەموو صفاتەکانی وەرناگرین لە ڕووی ئاینی تۆ ئەسا لە دین شارەزای شتێکمانێ پێ دەڵێن ئەحکامی خەمسە یعنی دەڵێنەوە حەڵاڵە ئەو سەرەکەی حرامە وانە لەو نێوەندەدا مباحشمان هەیە و لەوەدا مەحزوریشمان هەیە و لەو بینەدا مەندوبمان هەیە کورد ئەم ناوەندە ئەحکامانە ناخوێنێتەوە ڕاستەڵێ ئەوە حەڵاڵە حەڵالکردن کاری خوایە ڕاستەڵێ ئەوە حرامە ئەو کاری خوایە کەواتە ئەم پەڕ و ئەو پەڕی شتەکان نەزانێ یا کورد دەڵێ یا من یا تۆ آخر وانە شتێک لای تۆ باشە شتێک لای من تەوافتەناتەوەی چەندێ دیگەهێنیتن و ئەف ئەحکامن فقهی هەڵە بوویە هاتی نەدانان چونکو تنی خودی مافهەیەوێ چەندێ ببیژیت نه بس حلال و حرام چونکە خوددا دەفەرمێ ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام ئیشی ئێمە چییە ئێمە ئیش ئەبێ حلال و حرام خوا دیاری کرد ئیشی ئێمە وەکو دەوڵەت و وەکو کاربەدەستان مەحزوور و مندوب دەکەین دەڵێن جگەرەکێشان لە شوێنە گشتەکانە قەدەغەیە دەڵێ حەڵالە یا حرامەڵێن نا ئێمە دەوڵەتین حەقمان بە حەڵال و حرام نییە دەڵێن جگەرەکێشان لە ڕووی تەندروستی زیانی هەیە بە پێی یاسایی ساڵی 2007 لە شوێنە گشتەکان مەحزوورە یعنی چی بە کوردی یعنی قەدەغە کراوە قەدەغە کراو جایە لە حرامکردن کەواتە دەوڵەت کاری چییە کاری ئەم ئەحکامانەیە بۆیە زۆر گرنگە لە ڕووی ئاینیشەوە ئەوانە بزانی جامەستمەوە بوو لە ڕووی سیاسیش تەماشای مەقتەعی دەکەیت یعنی یەکێک 10 ساڵە نیشتیمان پەروەری ئەنجام دەدا لە مەقتەعێکە لە بڕگەیەکی سیاسیدا لەگەڵ تۆ تەبانیە ڕاست تۆ دژی دەوەستیتەوە خائینەکەی ئەمە هەمووی بەڵگەیە لەسەر ئەوەی ئێمە باید معدل وەرگین بڵێن کەسێک خەباتی 30 ساڵی هەیە دابەشی سیکە ئەو کاتە معدلەکە شتێک ئەگەر یارمەتیمان بدەین مامۆستای بەڕێز دوای تەمامەوان ئاخفتانانە بکەی بچنێت ناو شاری کوردستانیژیدا و بزانین ئەف پرسیارە هاتی ئاراستەکردن ئاین دینێ وەسەتیەتەیە بەلێ بۆچی هەندێک جار تەرەفگیری تێدا دروست بیتن بفەرمە ئاین هەروەکو پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم الدين النصيحة لله وللرسول ولأئمة المسلمين ولعامتهم واتە الدين کاردانەوەی هەیە بەگشتی لەسەر هەموو زانایان و بەڵام بە تایبەتی لە ژیانی ڕۆژانەی ئێمەیە هەموو ڕۆژانە کاردانەوەی هەیە یعنی ئێمە بەهۆی ئاینەوە بووین بە ئەم هینەکە ئێستا هەین ینی ئەتوانم بڵێم ژیانیشمان کە تەمین بۆ هەر ئاین تەمینی کردووە بۆ ئێمە بێگومان ئاین ئیسلام ڕنگدانەوەی لەسەر تەواوی لایەنەکانی ژیانی مرۆڤ هەیە هەر لە لایەنی کۆمەڵایەتی ئابووری بەڕێوەچوونی ژیان دەتوانیت سوود لە ئاینی ئیسلام وەربگریت تاوەکو ڕێچکەیەکی باش و خۆشگوزاران لە ژیانی خۆتدا وەربگری هەیکار ئاینی ئیسلام درستەهی بێتە بکارینان
gelek boşa. Bas ez binim gelek yani bu maslahat xo kortinin از هکر آیین اسلامی بدرسایی بتاب کاریان چت مشکل من آبن یعنی اسلاماتی تعاد یاتی عدالت بکرد با همین تشتگی یاتی رحمه بود سر دنیاه بس عالم کارنانی دن یعنی اسلامی به درجه کی زور کاردانوی هم ولا جیان ما یعنی همون انسان ابد برنامه کی هبه ابد او دینه که هیتی لجیاری خویا پیروی کا خود منا من کسب کارکم قبل پیشەکەی خۆمە ئەوە بزانم کە خوای گەورە مراقیبە بەسەرمانە ئەو شتە یعنی کە ئەیفرۆشی ئەو میهنەی کە هەتە بیری ئەوە دەبێت کە ئینسانی فەقیر هەیە ئینسانی نەبوون هەیە ئینسانی بڵین دەوڵەمەندیش هەیە بەس تۆ بێ خۆ بکەی بە وجدانی خۆ بەکاربێنی أكيد أبخو إذا نبمد آمدن يعني قواشي مدى 20 الصادي وقيل همي بيقوه إسلاماتي تو چيا ريكا چند بيشي إذا ويري ويت مروف يتاخو بخوده بگردن بێگومان دینی ئیسلام ئەو دینە بۆ پێشکەوتنی مرۆڤایەتی و گۆڕانکاری لە مرۆڤایەتی هاتووە ئێمە ئەتوانین ئەو دینە بۆ تەواوی لایەنەکانی ژیانمان بەکاری بێنین و ئاین ئیسلام تەنها بۆ ئاراستەکردنی مرۆڤ نییە بۆ ئەنجامدانی نوێژ یاخود حەج و زەکات بەڵکو لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئامۆژگاری مرۆڤەکات و ئاراستی مرۆڤەکە بۆ ئەنجامدانی کردەوەی چاک بۆ ڕێزگرتن لە بەرامبەر بۆ خۆشویستنی بەرامبەر أنا خدا باز همي إسلاماتي بتشويت فورايا هم تفورا بدي هم ده بتشا بيجيت کابرا نوێژەکات ڕۆژوەگرێ بزەکاتەیە ئەمانە کە عیلاقیان بە ئاینەوە حەجەکە بەڵام پێڕەوی ئەو هینە ناکە کە کردوویەتی یعنی كخوا فرمي إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر يعني أجر إنسان يشكر بو أبي لجناها كان يتريش قراوه به بون منابي دسي خلق نبره أبي خيانتنك أبي ترابزو بازينك أبي غشنك چونك بيغمر فرمي من غشنا فليس منا يسبب داخوا إما يعني همانا صفي يعني نوجي بي جماعة نافوتو بلام وكو آين پراويس خراو راستی ودیمایی که دین یل بر عالم برزه گیری و تقریبا چند سال اگه اما دین یل بر عالم برزه بود به جانزا مسئله چنه راستی مالوید مجرور لخونا بینند یعنی کار خدا که یدمای نبدیف سیاسی ها و یدمای نبدیف حسب ها و یدمای نبدیف وکید بشن برجان دید خود تایبت و بینەرن بەڕێز سوپاس بوو بەشداربوویان هەرساخ و سەلامەت بن کە هەوا ڕاوسەرنجین خوا ڕاستەی مەکردن دەستێت بەدخۆش بن هەرساف بن مامۆستای بەڕێز ئەم زبڕینە سەر تەوەری خۆ مە بۆ هەر خەلەکێکێ ئەم زۆر جارچینە جڤاتە زانا و عارفێن کووردا چونکو ئەو ژی وەک گەنجینەکە زۆر مەزەنن بوومە وەک کلتوری مێ ملەتێ کورد ئەم زۆر شانازیە پێ بکەین مەدوێت بزانین زانا و عارفێن مە چەوا بەحث الجەمکێ ئاین کۆمکردنا هەمی باشیانە ئانکو جوانیانە ئانکو وەسەتیەت دەفوان چ شێواز بووە بەڵێ مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی کە پیرەمێر 20 ساڵێک لە خزمەتیا بووە لە ئەستەمبۆڵ و لە تورکیا لە ساڵانی کۆڵێ زوو ئەتوانی بڵین کۆی ئەم بابەتانەی لە زانایانی پێشی خۆی کۆ کردوێتەوە و وەکو زانایەکی کوردی هاوچەرخ چونکە لە 1962 لە 23 ئاداری 1962 وەفاتی کردووە 60 وەفاتی کردووە ئەم ئەتوانین بڵین تقریبا شتێکی جوانی کۆ کردوێتەوە یەکەم دەڵێ زانایانی پێشی ئێمە دروشمێکیان هەبوو دەیانگوت خود ماسەفە دەعما کەدەر هەتا ئاوی ڕۆشن و ڕووناک و پاک و ساف هەبێ بۆ دەچی بەلای ئاوی لێخن و شێل و ئەوە بەمانەیەکی دی یعنی ئێمەشتی ڕووناک و ڕۆشنی جوانمان زۆرە لە هەموو شوێنەکاندا ئەو جوانانە کۆکەرەوە ئەمە وەسەتی تێکمان بۆ دروست دەکات لەم حاڵەتە ئێمە ئەتوانین بڵین هەموو ئەوەی ئەوەی تۆتت ئاین کۆکەرەوەی جوانەکانە جوانی لە لای هەموو کەس هەیە بەس ئێمە چیەکەین تەنها فۆکەسە خێنە سەر ناشرینەکان بەڕای ئێمە ئەڵێنەوە ناشرینە خۆ دەتوانین لە هەموو کەس لە نێو قسەکانیدا دوو جوانی هەر دەربێنین لە نێو ئاراءەکانیە دەربێنین دوو نمونێت گەلک نەشریندا بوو نمونە کەسێک هەیە کۆژەکەی خەڵکیت کوژیتن کەسێک ژی هەیە ستەمکارە ستەمیش خەڵکیت کەتن ئەرێنوان هەردووک نمونان نێڤەندگیریە دێ چ داکەین ئەمە دوو سیفەتت وەکو گوتت چۆن بەمانەیەک لەمانەکان یعنی
ئینسانی بکوژ چۆن ئەڵێ ئاراستەی کارەکەی خراپە ڕووی کردوێت بۆ پێڵێن بکوژ چونکە ڕووی کردووەتە کوشتنی خەڵکی بێتاوان ئەمەیە کە دەڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر صفاتی هەر کەسی ببینایە ئەلەوە بەدیع زەمان سەعیدی کوردی باسی ئەوەش دەکا دەڵێت صفاتەکانی ئینسان لە ذاتی خۆیدا هەندێک صفاتی خراپی تایە ئێمە دەتوانین ئەو صفەتە بەبێ ئەوەی دەستی لێ بدەین چاچیکەینەوە چۆن دەڵێ ئەم ئینسانەکە ئاوهایە ئەمە ئینسانێکە تۆ ئەبێت تەوزیفی بکەی لە چۆن لە بواری وەزارەتی جەنگە لە شەڕ ڕاستود لەم جۆرە کەسە وەردەگری کە دوژمن بەڕاستی دەتکوژی و پێویستیتە شەڕ بۆ بکە نەک بێ لە ناو مەدەنی خەڵک بکوژێت ئەسوە حالت جیدا هەر بەکە کاریتن جوانیا تێدا ببین ڕاستە جا لەبەر ئەوەیە دەبینی وەکو گوتم ینی حەسانی کوڕی سابت سەحابیەک بووە ها لە باسی ئەوەی کە گوتم ترساوە لە شەڕ حەزی لە شەڕ نەبووە هەموو ژیان نامەکەی خۆی وا دەڵێ دەڵێن پێغەمبەر زانیوێتی ئینسانێکی دەم پاکە دەست پاکە داوێن پاکە بەست حەزی لە شەڕ نییە لەبەرەوە کاتێک کە مەدینەی بەجێهێشت ئەی هێشتەوە لە نێو خەڵکەکە لە نێو ئافرەتان و شارەکە دەیگوت حیمای ئێرە بکە تۆ لێرە بە مەبەستم چی بوو لە باسەکە دوور کەوتمەوە مەبەستم ئەوە بوو مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ لە ڕووی مادی وەسەت شتێکە لە ڕووی معنەوی شتێکە کەواتە ئەو وەسەتەی خوددا باسی دەکا وەسەتی معنەویە نە وەسەتی مادیە من سە وەسەتێکی مادی پێ بڵێم ڕیزێک لە کۆڵانی ئێوە هەیە ماڵێک هەیە لەو سەرۆ بۆ ئەو سەر دەماڵن وایە ئەو سەری ماڵەکە پێڵەن ڕوکن وایە ئەو سەری ماڵەکەش پێڵەن ڕوکن لە ناوەڕاستەکانی شاخانوو هەیە ئەو دوو ڕوکنە گرانترە عەرزەکە یا ناوەڕاستەکە ئەدەی بە خەیر الئوموری ئەوسەطها لەوێ نەبوو بۆ چونکە مادیە ئەو نمونەیەکی مادیە لە نمونەی مادی باشە ئەوە دەفتەرێ دۆلارە ئەوە 2 دەفتەر دۆلارە ئەوە سەیە دەڵێن بە کەیفی خۆت هەڵگرە کامی هەڵدەگری تۆڵی خەیر الئوموری ئەوسەطها من 2 دەبم سەیەکە دەبی کەوا دەب ئارەزوومەندی سەیەکە کەواتە هەر نەبوو بە ئەوسەط ئەبینی چۆنە ئەمە مانای چییە قسەکەی بەدیع زەمان ئەڵێ ئێوە لێتان تێک نەچێ خوددا کە فەرمووی وەسەتی معنەوی جایە لە وەسەتی مادی دەڵێ لە وەسەتی مادیە ئەوەیە کە مەرج نییە ناوەڕاستەکەی باش بێ بەس وەسەتی معنەوی ئەڵێ چییە ئەڵێ وەسەتی معنەوی ئەوەیە کە پێغەمبەر فەرمووی الوەسەت العەدل یعنی چی یعنی ئەم فۆرمە لە ئیسلام کە محەممەد هێناوێتی درودی خوای لەسەر کۆکەرەوەی پەیامی هەموو پێغەمبەرانی پێشی خۆیەتی لە نێو کتێبەکەیدا لە نێو قورئاندا چونکە پەیامی پێغەمبەر بەتەنیا بێ باسی پێشووی ناکرد ئەبینی باسی هەمووی کردووە تۆ لە چۆن دەڵێ اعتراف بە خەتا لە ئادەم فێر بووی لە ئیدریس زۆر خوێندنەوە فێر بووی لە نوح سەبر فێر بووی لە ئیبراهیم بەکارهێنانی عەقڵ و هێنانەوەی دەلیل و داواکردنی دەلیل فێر بووی لە موسا لادانی سحر و لادانی پەرژین لەسەر چاوی ئینسانەکان و بینین بەڕاستی و بینین شتەکان بەڕاستی فێر بووی ژیان دۆستی لە عیسا فێر بووی لە پێغەمبەر دوودی خوای لەسەر هەمووی بەیەکەوە کۆکاتە بوو بە پەیامی ئیقرا ئەمە چییە ئەمە الوەسەت و العەدلە لێرە مامۆستا جێ پرسیارێکە زۆر گرنگت خوددا دروست کردن مادەم ئاینە ئیسلامێ خوددانێ vê تێویریە و vê têgihiştinê û van nûsûsane bîtin kە kûkirina hemû ciwaniyayet hemû edyana da erê bûçî tavê gavê musilman wesat xwe digehîtin ku tinê ewel ser rûyê erdî mirovê Xwedê û xelkanî dîtir hemû dijminên Xwedê ne ئەمە بەدیع زەمان سەعیدی کوردی ئەمیش شەرح کردووە دەفەرمێ خاڵی دووەم لە ڕووی مادی وەسەت بریتە لەوەی ناوەڕاستەکە لە ڕۆ مادیەکە لە ڕۆ معنەوێکە هەمیشە وەسەت ئەوەی ئەخیرە بۆچی ئیسلام دینی وەسەتە وەکەذالika جعلناکم ئومەتەن وەسەطا لە ئەخیرە هاتووە لەبەر ئەوەی نمونەیەک پێ بڵێم لە شتە واتاییەکان چۆنە یعنی تۆ مانگی یەکەم ئیمتیحانی تەڵەباکەی مانگی دووەم ئیمتیحانێکەی شتێک دەرەچێ پێیانەوت تێکڕای وەرزی یەکەم معدل الفصل الأول زمانی نیوەی ساڵ لەماوە زمانی من نیوەی ساڵ هەبوو تێکڕای وەرزی یەکەم نیوەی ساڵیش ئیمتیحانمان دەدا جاران ئەویش دەنووسرا نمرەکانی نیوەی ساڵ دوای لە بەهارە مانگێک ئیمتیحانمانە کردو سێ ئیمتیحانی مانگانەمان کرد کۆیانە کردەوە شتە دەرەچوو پیانەوت چۆن پیاڵە تێکرا معدل تێکڕای وەرزی دووەم تێکڕای وەرزی یەکەم معدل لەگەڵ نیوەی ساڵ کۆکرایەوە لەگەڵ تێکڕای وەرزی دووەم هەبوو بەسییان دابەشی سێکرا المعدل السەنەوی تێکڕای ساڵانە ئەوە وەسەتە ئەوە وەسەتەکەیە کەواتە ئەمەی مامۆستا بەدیع زەمان باسێکە ئەو هەیە لەبەرەوە ئەو قسەی کەوتت جوانە کەواتە ئەگەر ئێمە ئومەتێک بین و بە ناوی ئومەتی ئیسلام و مسلمان جوانی لە خەڵکی تر نەبینین جوانی لە خەڵکی تر کۆ نەکەینەوە ئومەتی وەسەت نین کەواتە ئومەتی وەسەت بۆیە ئومەتیە اینجا بەمانەیەکی تر سێم خاڵ مامۆستا بەدیع زەمان چی دەڵێ لە هەر شتێکە خەیر هەبوو ئەوە وەسەتێتی تایە بەڵام هەموو وەسەتێک مەرج نییە خەیر بێ هەموو وەسەتێکی مادی وەکو گوتم لە نێوان 1 و 2 سێیەکە باشترە لە ڕووی چاکە وایە دووەکە ناوەندە بەڵام هەمیشە چۆنەڵێ هەموو خێرێک کە خێری تیا بوو
ئەبێ بڵێ وەسەط وەسەتەوە تایی مطلقیە باشە ینی بە معنایەک لە مانەکان ئەبێ خێری تیاابێ شتێک خێرە ینی خەڵکەڵێ ڕازگۆیی چاکە خەڵکەڵێ چۆن ئەڵێ ئازایەتی سیفەتێکی باشە ئەم خەیریەتە مادام خەیری تایە ئەچێتە وەسەتیت چونکە سیفەتە جوانەکانە کۆکەرەوەی جوانەکانە بەس شتێک لە وەسەتا بێ مەرجنیە خێر بێ بەێ بوونمونە ئەس دێ ڕاستی بژم چونکە وەسەتە بەلێ ڕاستی گوتنە من چەندین کەس پێت زەرمەندن ویدەمەیدا ئەوە حاڵەتێکە چۆن نەڵێ لە کۆمەلگەی ناتەندروستدا ئەو شتە ڕۆدا وەکو چۆن دەڵێن ئەڵێن لەم وڵاتی خۆمانە ئەگەر ڕازگۆبی تیاچی بەس ئایا لە ئەوروپا ڕازگۆبی تیاچی نه ینی دەوڵەتێکی گەورە دێ بیل کلینتۆن محاسەباکە لەسەر چی نە لەبەرەوەی لەگەڵ مۆنیکا کارێکی خراپی ئەنجامدا و دەڵێنەوە ئەو کێشەی خۆتان ئەو مەسلەیەکی تایبەتە کەسێتیە لەسەر ئەوەی کە زانیاری هەڵەتدا بە دادگا ڕێڕەوی دادگات بە هەڵەدا برد درۆت کرد لەسەر ئەوە محاسەبەت دەکەین کەواتە ئەوە مەسلەیەکی کۆمەڵگەیە ینی کەواتە ڕازگۆیی لە لای گەلانێک کە لەمانەی ڕازگۆیی تێدەگەن ڕازگۆیی بێمە سەر قسەکە کەواتە مامۆستا بەدیع زەمان خاڵی سێمی ئەوەیە کە دەڵێ ئێمە لە زمانی ئەو دەڵێ هەر بە ئەوروپا دەڵێن ئەوروپا ئیبلیسە و ئەوروپا نازانم چیە و ئەوروپا خراپە دەڵێ من لە ئەوروپا شتێکی تر دەبینم ئەوروپا نافعە ئەوروپای نەفعداریش دەبینم دەڵێ ئەوروپایەکیش دەبینم کە دش بە گەلانە و دش بە خواستی گەلانە وایە ئەو قسەیەش ڕاستە ئەفکارین کاریە سەرچە بنەما گوتیە دەڵێ ئێمە ئەو ئەوروپایە ئەو هەموو پێشکەوتنەی کە هەیەی ئەو هەموو پشت یەکگرتن و دەڵێ لە ئەوروپا دەتوانین وانە فێربین چۆن پشتی یەک دەگرن چۆن یەکێکیان زەعیب دەبێ هەڵی دەستێنەوە چۆن ینی سیفاتە جوانەکان لە ئەوروپا دەژمێرێ دەڵێ ئەوە من پێی دەڵێم ئەوروپای نافعە یعنی ئەوروپای بەسوود هەنیە خەڵکی خۆشمان دەچێت بۆ ئەوروپا بە شەهادەیەکی جوان و بە شتێکی ترە دێت و هەشە بە هەندێک شتی خراپەوە دێتەوە کەواتە ئەوروپا شەیتان نییە ئەوروپا ئیبلیس نییە ئەوروپاش مرۆڤن باش و خراپێنە جا ئەو کاتی خۆی کتێبێکی هەبوو زولفقارەکە وەکو هینێک نردی بۆ پاپا بۆ پاپای فاتیکانی نرد لە 22 یعنی تقریبا هەروەکو ئەم کاتی من و تۆ قسێت یاکەین لە 22 ساڵی 1950 نردی فاتیکان جوابیان دایەوە مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی و سوپاس و کتێبەکەت گەیشت یعنی مەبەستی چی بوو لەوەی کە خاڵە هاوبەشەکانی نێوان ئیسلام و مەسیحیەت زۆرن جا مەبەستم لەمە ئەوەیە کە یعنی زانایانی ئێمە عارفانی ئێمە کەسیان سفر نەکردوێتەوە لە هەموو شوێنێک جوانیەکانیان دیوە دروشمەکەی مامۆستا بەدیع زەمان ئەمەیە خود ما سەفا دەعماکە دەر هەرچی جوانە هەرچی ڕێک و پێکە هەرچی ڕوون و ڕووناکە وەریگرە هەرچی شێلووە هەرچی تاریکە بەچی بەلێگەر تەماشای سروشتی ژیانی بکەین مامۆستا ئەف ژیانە ئەنکو ئەف گردون و دنیا ڕەب العالەمین دروست کردی سەر دوو بنەما پێک هاتیە یانکو زەوجەینی هاتیە دروستکردن باش خراپ شەف ڕۆژ برس ترس إلى آخر يعني بيرانجا يعني دواننا همي تشتك آیا اول نسروشتی ژیانیه که دولاینی تدا درست ببیتن افجا چاوام دکاری ناوندگیریت نافبرا قانون و یاساین کونی دا بکن بس من کرد که چون فمنهم شقي وسعيد بس ما نكرك يعني احكام كان قيامت دوانيه بله احكام كان قيامت دوانيه فريق في الجنه وفريق بله في السعير والله من الدنيا بله الدنيا جيدا دوانه هنا اول الجن اول الظلام اول توري اول كيف خوشي راسته والله ام دوانه انا هيجي هر بكو يك چون عليه هيجي قبول نيه چون كوت ما خدا بكو بلي شلون دواني لقيامت دانا فريق في الجنه وفريق في السعير شلون مثلا خلق لەسەر ئەساسی ئەوە مسلمانە و ئەوە کافرە ئەچێتە بەهەشت و ئەچێتە دۆزەق ئەمانە هەمووی دوانەی کار لەسەر کراون بۆ ڕۆژی قیامەت وانە یومە تەبیەض وجوه وتسود وجوه بەڵام گوتمان لە دنیادا خدا دەفەرمێ مختلفا ألوانه مختلف ألوانه كذلك يعني لەبەرەوە خدا فرە ڕەنگی و فرە دەنگی لە دنیا دەوێ بەڵام لە قیامەتدا چی لێمان دەوێت لە قیامەتدا باسی خۆیەک لاکردنەوەی ئەگەر بینە پێش چاوێن خۆ مامۆستا دوو تشتێن خراپ بهێنە پێش مرۆڤی هەڵبژاردنە وان هەردوو تشتا دێ چ شێواز بیتن و ناوەندگیری خۆ چ تشتات بینیتن زانایان گوتویانە ئەگەر دڵنیا بووین لە نێوان دوو خراپ داین ئەبێ هیچی نەکەین ئەبێ هیچی یعنی دووشت هەر خراپ دووشت هەیە هەردووکی هەر خراپە مادام هەردووکی یەقینین هەردووکی هەر خراپە هەر دەبێ نەیکەین هەر دەبێ بەڵێ گریمان بیە ئیجباری بوو بە ئیجباری ئەوەی باسەکە بوو بە ئیجباری وەکو هەموو جا دەڵێن زانایان دەڵێن گۆشتی بەراز حرام قورئان حرامی کردووە دەڵێ بەڵامەکەویتە سەحرایەکەوە وەکو تۆ ئەڵێ لە نێوان ئەو حاڵەتە یا بێ بمری خۆت بکوژی ئینتیحارە ئەمە کارێکی خراپە یان نەبێ ئەو حرامە بخۆی کە ئەوش هەر حرامە و نابێ بیکەی لە نەتیجەدا ئەوەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر لەوێ هاتووە کە لە نێوان دوو شەردا کەوتت ئیجباری بوو وتوانە
دفع أعظم المفسدتين باحتمال أدناهما لنيوان دو گناهدا لنيوان دو هەڵەدا لنيوان دو قەدەغە کراودا ئەبێ گەورەکەیان لابێن ئینسانەکە بمێنێ أخف ئینتحار نەکە الضررين. خۆی نەکوژێ بەقەدەر ئەوە غەیرە باغین ولا عادین نا زیادە ڕەوی بکە بەشی ئەوەندەی لێ بخواکە نەخنچێ بەشی ئەوەندەی لێ نەمرێ لە برسە ئەو حاڵەتانە زانایانوە لە نێوان دوو چاکەیە جاری واشێ لە نێوان دوو چاکەدا عاسی دەبی لە نێوان دوو چاکەدا عاسی دەبی نازانی کامیان بکەی ئیجباری شەبێ یەکێکیان بکەی لەو حاڵەتە باشەکە گەورەکەیان بکە لە گوناها مەجبوری بچووکەکەیان بکەی لە چاکەیە گەورەکەیانەکەی بەلێ الڤێرە مامۆستا مەترسیەکە دیترژی دروست ناوی سەبارەت بابەتێ وەسەتیەتێ کو دەما مرۆڤی ببێتن ناوبەرە دوو تشتاندا چەندین تشتاندا تشتێکی لێ هەڵبژێریتن یان کو وێ چەندێ ناگەیتن کو تەدوێتن هەمی کەسێکیش خۆڕازی بکەی ئەوە خراپە ئەوە بوو ئەو وەسەتیەتی کەوا خەڵک باسی کردووە ینی دارەکە لە ناوەڕاستەوە بگرە ئەو وەسەتی قورئان نەبوو قورئان وتمان کۆکەرەوەی جوانەکانە هەڵوێستە دەبێ ئینسان هەڵوێستی ببێ ئەو وەسەتی کەوا خەڵک باسیەکات چۆن دەڵێ ئەویش رازیکە ئەویش رازیکە شتیوانیە خدا فەرمووی لا یەخافون فی الله لەومەتە لائم لەبەرەوە وەکو باسم کرد ینی ئەو وەسەتیەتی کە خدا باسی کردووە غەدری لێکراوە لەلایەن خەڵکەوە کەواتە بچینە سەر تەوەری سەرەکی کو بزانین ئەرکێن ئومەتە ئیسلامێ بچ شێوازە هەمبەر وەسەتیەتێ ئەتڕوانگەها قورئانێدا ئەم چ بکەین یەکەم کۆکردنەوە تۆتر کۆکەرەوە بەێ خدا ناوی چییە ئەلجامع خدا خۆی کۆکەرەوەی خدا خۆی کۆکەرەوەی ئەو مزگەوتەش کە مەسجیدە ئەڵێن مزگەوت بە کوردی بەێ هەر ئەوە ئەگەر نوێژی جومعی تیا بکەین ئەبێتە ئەلمەسجید الجامع چونکە لە ڕۆژی جومعەیە کۆمان دەکاتەوە کەواتە بە هەموو بیر و بۆچوون و مەزاهیبێکە بینی لەوێدا کۆ دەبینەوە کەعبە ئابینی کۆمان دەکاتەوە کەعبە خەڵک ئەچێ بۆ حەج بە چەند میلیۆن ڕووی جستەی کۆت بن بەڵام ڕووی فکری و ڕووی قەنەعاتە کۆم نابن ئەتر ئەبێ ئیش لەسەرەوە بکەین ینی خۆی ئەساسەن تۆ گەبتەوێ خەڵک کۆ بێتەوە باسەکەمان لەوەیە باسەکەمان لەوێ لە دەوری کەعبەیە هیچ چۆنەڵێ کارێکی جیاکاری نییە هەر هەموو یەک جۆر ئەبێ جلبوو پۆشێت و ڕنگێکی تایبەت دەپۆشێت و جۆرە جلوبەرگێ لەبەر دەکات مەبەستەکە چی بوو مەبەستەکەم ئەوە بوو ئومەتی وەسەت دەبێ وابێ چونکە خدا بۆیە ناوینا ئومەتی وەسەت چونکە لەسەر قیبلەیە کۆی کردەوە کەواتە ئێستا وا بڵێ ئێستا بڵێ ئەو ئومەتە لەسەر چەندین فرقە و لەسەر چەندین مەذهبی جیاواز یەکتر کافرەکە ئێکەواتە ئەو ئومەتی وەسەت نییە ئینسانێک بە تاقی تەنیا بێ وەسەتە ئومەتی وەسەتە ئینە ئیبراهیمە کانە ئومە بۆ چونکە هو سەماکم المسلمینە وەختێ تۆ بە تاقی تەنیا هەرچی باوەڕداری دنیا هەیە وەکو تۆ باوەڕداری خۆشت دەوێت هەرچی بێ باوەڕیشە لەبەر ئەوەی عەقیدەت وایە هەر خوداکەی تۆ دروستی کردووە مەگەر خوداکەی تۆ ئەوانیشی دروست نەکردووە کەواتە تۆ پێت خۆشە ئەوانە دۆزەخی بن نەخێر کەواتە تۆ حەز دەکەی هیدایەتیان باخوا وەکو تۆ بێنە سەر ئەو باوەڕە و خوا بناسن بەڵێ بۆ ئەقرەکەوە سانە بیتن مرۆڤێ مسلمانێ دیندار بێژیت باشی ئەزوان هەندە ئەلتیزاماتە ئەنجام دەم ڕۆژە قیامەتی ئەوژی وەکو من بينت ناف بحشي دابا چاوچید من حقم نییە يعني من رحمتي خوا فرمي اهم يقسمون رحمة ربك من خو رحمتي خوا دابش ناكم من دليم توي مسلمان كاتي بيت توي مسلمان امشو بنو بياني هستا لخو بيت خوشه همو دنيا هات بيت سردينه كي تو يانا بيت خوشه يانا بله بيت خوشه بيگوما كبيت خوشه تو خوشي اوانه دويست يعني ناخوشي اوانه دويست بيگومان خوشي اوانه دويستو كواتا باسم لويه باسم لەوەیە تۆ چی ترت هەیە بەم خەڵکە بڵێ خدا بناسێ چاکە بکە و خراپە نەکە تۆی کەواتە ئینسانێکیش بە تاقی تەنیاوەیە ئەگەر حزبێک پەیدا بوو ئەگەر جەماعەتێک پەیدا بوو ئەگەر دەوڵەتێک پەیدا بوو لەسەر یەک مەذهبی دیاریکرا و ئیشی کرد هەموو دنیای دری خستە ئەو لاوە ئەوە چی بوو ئەوە وەسەتیەت نییە ئەوە خۆی کرد بە مەرکەز هەموو دنیای کرد بە هامیش کردی بە پەراوێز و پەراوێزی خست ئەوە وەسەتیەت نییە بەڵێ ئەگەر سەحکەین ئەوتە قورئانە پیرۆز مامۆستا دەمەد بیشتن كنتم خير أمة أخرجت للناس ئەگەر ئەف خەیریەتت وەکو بژنی ئەف ئومەتە ڤی ڕەنگەی بیت یا لێک پەرتەوازە بیتن کەواتە خەیریەت ژیت ناودانەما بەڵێ وەکو با مستەبەری زەمان گوتی يعني لە ئومەتە خەیریەت خێر ما وەسەتن ئەگەر ناویان وەسەت بوو خێریشی تیانە بوو هیچ سوودی نییە ئەو کاتە بوو بە دروشمێک و مەگەر حزبمان نیە ئێستا کە ناوی حزب الوسط المصري بەێ ئەودەی وەسەتە هەموو بۆتە بازنەیەک هەموو خەڵک کۆکاتەوە هەموو خەڵکی مصری کۆ کردوەوە لەسەر بازنەیەک بەێ ئەوتە قورئانی بەحسا جعل ئیرادە ئیلاهی ناکەتن کووی ئەم کردینە ئومەتە وەسەت دی چاوچی بیت ئەم بەر و باژی ئیرادە خودی تعالی خدا نافەرمێ ئەنتم ئەوەی ئاەتەکەی خوێنتەوە ئەن كونوا ئومەتەن یعنی بە فەرمان بە ئەمر پێکری گوتیە
یانجی بە خدا سیغەتێکی نەیفەرموو تر. ئەنتم خەیرە ئومەتین ئوخرجت للناس ئەگە بیفەرموایە ئەنتم یعنی هەتا قیامەت هەر ئەوان دەبوون بەێ. فەرمووت كنتم كنتم. يعني بون كان بچی تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله أبي أم صفتانا لخوت كيتوا شاكب كي خرابة نكي نهيلي خرابة بكري هولي شاكب دي إيمانت بخدا هبي أما أمتي وسط خدا ده فرمي ببيغمبر درودي خوای لسرور بأمج ده فرمي شرع لكم من الدين خدا لم دين داك ناوي إسلاما چی بأم داوا يعني أم دين چيا شرع لكم من الدين ما وصى به نوحا بەێ. طبعا إسلام لنوح ودس بيدك لبيامكي نوح ودس بيدك خدا ببيغمبر ده فرمي شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك بو محمد رودي خوای لسر يعني لنوح وبو محمد هر يكشتا إن جا ده فرمي والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى خول نيوان نوح ومحمد إبراهيم وموسى وعيسى هبو خدا هات باشو بيشي خزو فرمي شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك ألوي إن جا فرمي وما وصينا به إبراهيم وموسى وعيسى شي أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه دين يقدين إقامة أو دين بكن تفرقي تيانك كواتا أمتي وسط أويا بمعنى يعني كاري كردي بيا بيامكي جيان دي بيغمبر لحديث كان البخاري ده هي دجرته لي دجرته بيغمبر ده فرمي روج قيامت كخدا نوح زندو دكاتو بەێ. بنوح دلي بيامي خدات جيان بنتوكت دلي بله لنتوكي نوح ده برسي نوح بيامي بي جياندن على نخير والله بس اسلامي هربونا كردونيا بيجي بينوتونا نوح دلي بله جياندوما على خدا بنوح دلي شلون دزاني بيامت جياندوها دلي لأمتي محمد ببرسا أجا من بيامي إسلام من جياندايا شلون بيامك من جشت أمتي محمد كواتا آياتك جواد شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك جياندني أم بيام بأستا دليل لسر أوي محمد بيامي قتوه بدواي خوي قتوه يكي كتيريش بأمي قتوه دليل لسر أوي كوان نوح بيامك شلون جيشتوه شو محمد يشتكملي كدو عيسى موسى کەواتە ئەvە بێ چەندێت گەینیتن کو ئەم وەک مسلمان هاتینە داخوازکردن کو ئەم داوەتێت گەل هەموو ئەدیانی دیترژی بکەین داکۆ ببنە مسلمان. نعم خوي هر يعني كاري إما أويا لا إكراه في الدين كاري إما أويا وكوتد آين كوكروي جوانيا كان بەێ. يعني تو استاكا دبي لمسيحية أم كردستان جواني ببيني وايا بتو دلان أركاك تو لقلو مسيحية بو قري أو شيء أو شون مسيحي وايا والله خواسية على كاك لا من نيوتو خواسية لا خوي وجودي شون يوتو من هالسكوتم لي دبي من جيران ما أري إيوه نالنا قدر سكتان كافر يجبو حد لسر هیچ دینێک نەبوو مافێکی هەیە بەسەرتەوە مافی دراوسەتی ئەیوان ناڵێن یعنی مەبەستم چی بوو مەبەستم ئەوەی ئێمە تەعاملمان دەبێت یعنی تۆی مسلمان دەبێت ئەو کۆکەرەوە بی ئومەتی وەسەد بی کە لە صیفەتەکانی تۆدا هەموو کەس صیفەتی خۆی ببینێتەوە ئەبێ مەسیحیەک جوانێک لە تۆ ببینێتەوە ئەبێ موسەویەک جوانی لە تۆ ببینێتەوە ئەبێ ئێزدیەک ئەبێ زەردەشتیەک ئەبێ هەموو کەسێک جوانیەک لە لای تۆ ببینێتەوە ئەو کات دەرەکەوێت کە تۆ ئەگەر گریمانم گەشت نەوی ئاستێ نها جانابێتە بەحست کرد کو ئەم کوکردنا جوانیا بکەین هەمی تشتێت هەفدشدا ئەرێ ئەم دیگەهینە چ ئاست و دی چ هێتە ڕۆژە فێدا یعنی تۆ باسم لە پێشکەوتنە تەماشاکە قسەیەکتر بۆ بکەم یعنی کە تۆ ئومەتی وەسەتی کە تۆ مسلمانی دەبێت تۆ لە هەموو ئومەتەکانی تر لە ڕووی زانستیەوە پێشکەوتوتر بی ئێستا وانی کەواتە ئومەتی وەسەتنی نمونەیەک توێ دەڵێم یعنی شاژنی سەبە لەبەر چی دێتە سەر ڕێبازەکەی سولەیمان سەلامی خوای لەسەر لەبەر ئەوەی سولەیمان کاتێکە دەڵێ ئەیکم یەئتینی بعەرشیها قبل أن يأتوني مسلمين كعرشكي بوديني سليمان شو دله سليمان دله وأوتينا العلم من قبلها إما زانستمان لبيشي شاجني سبأ وإما زانستمان هبو وأوتينا العلم من قبلها وكنا مسلمين لبرأوي إما مسلمانين لبيشي شاجني سبأ وعلم ما هبو أما يتبيد دله هركز هر نتويك هر قليك هر دولتك بخوي دله إسلامي ومسلمان دەبێت لە ڕووی زانستەوە لە هەموو عالەمی تر پێشکەوتوتر بێت چونکە نایبێتە لیتەکون شوهدا على الناس ئێستا چی ئەم کارانە دەکا ئەوروپا و ئەمریکا ئەم کارانە دەکا کەواتە ئەم وەسەتێتە بە ئێمەی گوت پەیوەندی ئێمە لەگەڵ خوددا ڕاستەو خۆیە نابێ ئێمە وەسیتێک ناوبژیوانێک لە نێوان خۆمان و خوددادا بنین ئێ بەداخەوە ئەبینی ئومەتی ئێمە هەر ڕۆژی لە لای فاڵچی و جادوکەرێک و کەسێکی ترە دەفتەر دۆلار سرف دەکەن لەبەر چاوەزار و لەبەر نازانم چی و گەلی ئێمە بە بەردەوامی خەڵکێکی لە نێوان خۆی و خودداداناوە خۆی ڕاستە و ڕاست و لە خوددا ناکە ئومەتی وەسەت وەسیت ناوبژیوان لە نێوان خۆی و خوددادانانێ
ليقربونا إلى الله زلفى يكسر ادعوني أستجيب لكم كوات أمش بلغي لسر أويكا إما اللي وش صفتي أو من لدى دەست تخۆش مامۆستای بەڕێز ئەخفتنێتە زۆر جوان و جهێ خوددانە بەڵام دەمێمە دومایی کات بینەرن بەڕێز وی ئاوای دەهینە دومایاوی خەڵکێژی و زۆر سپاس بۆێن بەڕێز کە هین بەشدار بوون دگەلمە ئەت بینەریێدا و هیڤیامە ئەوە مەشیاوی تەن سوودەکێ بگەینەوەین بەڕێز و زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی ببینم خێر و شاد حتا خەلەکە کادی خدای مەزن هەمیان بپارێز